بەڕێزان ئەم کاتتان باش و سڵاوی گەرمی ئێمەتان ئاڕاستە بێت زۆر بەخێر بێن. بەخێر بێن بۆ مەڕاستیمی ڕاگەیاندن و دانانی بەردی ناغەی پرۆژەی دروستکردنی کۆمەڵگەی پەروەردەیی و سنتەری ڕاهێنانی مامۆسایان و هەروەها نۆژەنکردنەوەی قوتابخانەکانی زەیتون کە لەسەر ئەرکی ئاژانسی کۆیکە بۆ هاوکاری و نێودەوڵەتی ناسرا و بە کۆیکا و بە سەرپەرشتی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و بە ئامادەبوونی ڕێزدار دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز سەفیندزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر، بەڕێز سیۆنگ چۆڵلیم کۆنسۆلی گشتی کۆماری کۆریای باشوور لە هەرێمی کوردستان، هەروەها سەرۆکی ئاژانسی کۆیکە لە هەرێمی کوردستان، ڕاوێژکارانی وەزارەت و بەڕێوەبەرانی گشتی و وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەرپرسانی حکومی و کەساتیانی زۆر بەڕێز، میوانان زۆر بەخێر بێن. ئازیزان، ئامادەبوانی هێژە جوانترین دەستپێکمان بۆ مەراسیمی کردنەوەی کۆمەڵگەی پەروەردەیی و هەروەها سنتەری ڕاهێنانی مامۆسایان وەستانە خولەکێک بە بێدەنگی لەگەڵ مارشی نیشتیمانی ئەیڕەقیب هەروەها مارشی نیشتیمانی وڵاتی کۆریای باشوور کەرەمکەن. بەڕێزان، میوانانی قەدرگران، هەروەک دەزانن کەوا ئاژانسی کۆیکە ئاژانسێکی حکومیە و سەربا وڵاتی کۆریای باشوورە کە لە پرۆگرام و ئەجەندای یارمەتیە خێرخوازیەکانی و هەروەها پرۆگرامەکانی تەکنیکی و هاوکاری وڵاتەکە جێبەجێ دەکات. ئاژانسەکە لە سەرەتای کارکردنیان و لە ساڵی 2004ەوە کە تاوەکو ئێستا چەندین پرۆژەی استراتیژیان جێبەجێ کردووە و هەزاران فەرمانبەرانی حکومی لە حکوومەتی هەرێمی کوردستان سوودیان لەم پرۆژانەی ئەم ئاژانسە وەرگرتووە کە لە خولەکانی ڕاهێنانی کۆیکە لە وڵاتی کۆریا بینیویانە. بەڕێزان، دەستپێکی ئەم مەراسیمەمان باوتاری زۆر بەڕێز دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستپێ ئەکەن. داوا دەکەین لا بەڕێزیان بفەرمێت بۆ وتاریان. بەناوی خوای گەورە و میهرەبان، برای بەڕێز جەنابی کاک سەفیندزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان، جەنابی پارێزگاری هەولێر کاک ئومێد خۆشناو، بەڕێز کۆنسوڵی دەوڵەتی کۆریای باشوور لە هەرێمی کوردستان، بەڕێز بەرپرسی ئاژانسی کۆیکا لە هەرێمی کوردستان و هەروەها ئامادەبوانی بەڕێز بە پێی پێگە و ناونیشانتان. خۆشحاڵین ئەمڕۆ لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی لە نێوان فەرمانگەکانی حکوومەت، وەزارەتی پەروەردە، فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە، پارێزگای هەولێر و هەروەها لایەنە تایبەتمەندەکان لە دارەتوو لە شارەوانی لە هەموو لایەنانەی دیکە ئەمڕۆ مەراسیمی بەردی کۆمەڵگەیەکی پەروەردەیی و هەروەها سنتەرێکی ڕاهێنان لە گەڕەکی هەولێری نوێ و لە هەمان کاتیشدا نۆژەنکردنەوەی دە قوتابخانەکانی زەیتون و نۆژەنکردنەوەی کتێبخانەی زەیتونە لە هەولێر بە هەماهەنگی و هەروەها بە پاڵپشتی و لەسەر ئەرک و بودجەی ئاژانسی کۆیکای کۆری دانین. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە دۆستایەتی نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی کۆریای باشوور و درێژە پێدەری ئەو هەنگاوانەیە کە لە دوای ساڵی 2023ەوە قونسوڵخانەی کۆریای باشوور و هەروەها تیمی زەیتون لە پێشتر و ئێستاش ئاژانسی کۆیکا کە هەماهەنگی وەزارەتی پەروەردە و سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە، ڕاهێنانی مامۆستایان، دروستکردنی باڵەخانە، نۆژەنکردنەوە لە هەرە پێشینەکانی ئاژانسی کۆیکا بۆ لە هەرێمی کوردستان کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ڕۆڵێکی سوپاسگوزەرانە هەروەها نرخاندنمان هەیە بۆ ماندووبوونی ئەو ئاژانسە گرنگە کە
کە ئەمڕۆژ ئەم پرۆژەیە لە پایتەختی کوردستان بەردی بناغی بدانرێ. لە ئەمان کاتیشدا ئەمە نیشانەی دۆستایەتیشی پتە و بۆ بەهێزە لە نێوان هەرێمی کوردستان و هەروەها لە نێوان دەوڵەتی کۆریای باشوور. بە ناوی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس و پێزانینمان هەیە بۆ ڕۆڵی بەڕێز کۆنسوڵی کۆریای باشوور لە هەرێمی کوردستان و هەروەها بۆ ئاژانسی کۆیکا و بەخێراتنی ئەو تیمەشەکەین کە ئەمڕۆ لە کۆریاوە تەشریفیان هێناوە. ئەم پرۆسەیە پرۆسەیەکی گرنگە بێت لە بنیادنانەوەی و هەروەها فراوانکردنی ژێرخانی پەروەردەیی لە هەرێمی کوردستان کە بەپێ و پرۆتۆکۆڵی کە ئاژانسی کۆیکا هەیەی ئەمڕۆ ڕۆژی ڕاگەیاندنی پرۆژەکە و مەراسیمی بەردی بناغەیە، بەڵام لە هەمان کاتدا لە مانجی شوباتە پرۆسەکە بە عەمەلی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و ئەمەش مشورەت و لە ئەنجامی پێشکەشکردنی پرۆپۆزەڵی وەزارەتی پەروەردە بووە و چەندین جاریش تیمی ئاژانسی کۆیکا چ لە هەرێمی کوردستان و چ لە کۆریای باشووریشەوە کە تەشریفیان هێناوە لەگەڵ تیمەکانی ئەمە لە وەزارەتی پەروەردە لەسەر وردەکاری ئەم پرۆژەیە کە بەهاکەی 12 ملیۆن دۆلارە بۆ هەموو بابەتەکان دروستکردنی پەروەردەیی لە دارەتوو و هەروەها سەنتەرێکی ڕاهێنان لە هەولێری نوێ و نۆژەنکردنەوەی 10 قوتابخانە و نۆژەنکردنەوەی کتێبخانەی زەیتون کە لەسەر ئەرک و بودجێی ئاژانسی کۆیکا بەڕێوەچێ. بۆیە سوپاسگوزارین و هەروەها پێزانینمان هەیە بۆ ڕۆڵی دۆستایەتی دەوڵەتی کۆریای باشوور و بە ناوی وەزارەتی پەروەردەشەوە سوپاس و پێزانین تایبەت بۆ ڕۆڵی ئازیزانمان لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە تایبەت برای بەڕێز کاک سەفیندزەیی و هەروەها جەناوی پارێزگاری هەولێر کاک گومێد خۆشناو کە هەرزوو لەگەڵ دەستپێکی ئەم پرۆژەیە کە بوو بە نسیبی پارێزگای هەولێر بەڕێزیان تیمەکانی لە شارەوە لە هەموو جێیەکان ڕاستپار کە هەماهەنگی بکەن لە دابینکردنی زەوی و ئەو پێداویستە لۆجیسیانە و تەواوکردنی مامەڵە و ڕێکارە کارژێڕەکان لە هەموو دایرە تایبەتمەندەکان. دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن و کوردستان ئاوادان بێت. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئالان حەمەساعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان میوانانی هێژە، هەروەک ئەزانن کەوا کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی ئاوەدانیە و گەشە پێدانە لە هەموو بوارەکان. لە بارەشدا وەزارەتی پەروەردە دەستی ئاوەدانی و گەیاندۆتە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەم پرۆژە پەروەردەیە کەشێکی پێشکەوتوو بۆ دێرن بۆ قوتابیان و مامۆستایان دروست دەکات. بەڕێزان، وتاری زۆر بەڕێز سوو چۆنلیم کۆنسوڵی گشتی کۆماری کۆریای باشوور بەڕێزیان پێشکەشەکرێت کەرەم بکەن. Your Excellency Sapin DJ, Minister of DFR, Your Excellency Alan Hama, Minister of Education, Your Excellency Umed Koshnau, Governor of Erbil, 미안하니 바레스, 겐자 하투나 주아나칸 뉴로바시. I forgot one thing. 겐자 주아나 카누 뉴로바시. I'm truly honored to be here with you for the launch of the project of KOICA's model school in Erbil. It has been 2 years since I first arrived in Erbil. During this time, I have witnessed various aspects of Kurdistan. If someone were to ask me today what truly defines Kurdistan, I would confidently answer, Kurdistan is like a flower. Kurdistan work guleka. The people of Kurdistan have endured difficult times throughout history, yet the spirit of Kurdistan remains resilient and heartfelt in its hospitality. Whenever I visit any friend's house, they give me dolma. When I am taking dolma, they're waiting for giving me biryani. After finishing biryani, they're giving me masi, the fish. Before finishing my fish, they are preparing ayran and hapsi. I feel this kind of hospitality is a big tradition of your country. I feel this is a flower, guleka. بەڕێزان،
هەروەک دەزانین کەوە لەسەر بودجەی ئاژانسی کۆیکا و بە هاوکاری و بە بەهای 12 میلیۆن دۆلار کە ئەمڕۆ دەوڵەتی کۆریای باشوور بەردیبناغی کۆمەڵگەی پەروەردەیی لە دارەتوو و سەنتەری ڕاهێنانی مامۆسایان لە هەولێری نوێ و هەروەها نۆژانکردنەوەی دە قوتابخانە لە شاری هەولێر و نۆژانکردنەوەی قوتابخانەکانی زەیتونە لە ئەستۆ دەگرێت. سوپاس بۆ دۆستایەتی دەوڵەتی کۆریای باشوور ئێوە دەستی و لە هەمیشە و بەردەوامە دۆستی هەمیشەی ئێمە بوون و بەردەوام دەمێننەوە. بەڕێزان لە ئێستادا وتاری زۆر بەڕێز سەفینزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشەکرێت بەفەرموون. ئەو کاتەم باش بەڕێز جەنابی وەزیری پەروەردە، بەڕێز پارێزگاری هەولێر، بەڕێز قونسڵی گشتی کوریای باشوور، پەروەردەکاران، میوانانی بەڕێز، خۆشحاڵم بەوەی کە ئەوڕۆ بانگێش کرامە لە بۆ ئەو پرۆژەیە گرنگەیە کە لە دەڤەرێکی گرنگی هەولێر ئەنجام دەدرێ، ئەویش دەڤەری دارەتووە. من لە یادمە لە ساڵی هەفتا پاشی 11 ئازار یەکەم نەورۆزی ئازادی ئالێرە لە دارەتوو کرا. ئەو کاتە تەمەنم 7 ساڵان بوو لە گوندی خوالێ خۆش بوو خارە کاک ئەحمەد دارەتوو. ئەوڕۆ ئەو گوندە بوویتە شارۆچکەیەک و بەرەو پێشەوە دەچیتن. بێگومان بەرەو پێشەوە بردننی هەموو کۆمەلگایەک پێویستی بە بنەماکان هەیە لە بواری پەروەردە و تەندروستی و ڕێگاوان و ژێرخان. خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان، پارێزگاری هەولێر بایەخی زۆر بەو ناوچە و بەو دەڤەرە تازانە ئەوانی کە تازە بووینە ناحیە و قەزا بایەخیان پێدەدرێ. کۆمەلگای تەندروست پێویستی بە پەروەردەیەکی تەندروست هەیە. پەروەردەی تەندروستی پێویستی بە ژێرخانێکی پتە و تەندروست هەیە. ئەوەی لە ساڵانی ڕابردوو ئەنجام درایە کەم نەبووە، بەڵام کە کۆمەلگاش بەرەو پێشەوە دەچیتن پێویستی بە کاری زیاتر و ئەرکوماندیبوونی زیاتر هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچی سەرشانیەتی کە ئاور لە هاوڵاتیان بداتەوە هەموو خزمەت گوزاریەکانیان پێشکەش بگە. پەروەردەش یەکێک لەو بنەمە سەرەکیانەیە کە پێشکەش بە هاوڵاتیان بکرێتن. بە سوپاسەوە کۆریای باشوور دەوری خۆی بینیە و ئیسپاتی کرد کە بە حەقیقەت ئەو لۆگۆیەی کە لە پشتمێلەکانیامون ئێمە دۆستی ئێوەین و بەڕاستی سەلماندیان کە دۆستی ئێمەن. لە دوای ڕوخانی ڕژێم لە 2003-2004 کە هێزەکانی زەیتون هاتنە کوردستان جێگیر بوون، هەموو ئەرکێکیان خستە سەرشانی خۆیان. ئەوان نەکتەنە هێزێکی سەربازی بوون، بەڵکو لە ڕووی کەلتوری و لە ڕووی پیشەیی و لە ڕووی خولی ڕاهێنان لە بواری جیاجیا پێشکەشی بە کۆمەلگای هەرێمی کوردستانیان کرد. جاران خەڵکی مە لەوە ڕاهاتبوون کە بەجلی سەربازی کەسانێکیان دەدیت جێگای مەترسی و تۆقاندن بوو، ڕایان دەکرد، دووچاری تەهجیر و تعریب و ئەنفال دەبوون. بەڵام کە هێزەکانی کۆریایان دیت بەجلی سەربازی، ئەو هێزانە نیشانەی خۆبەخشی و دۆستایەتی و پێشکەشکردنی هاوکاری و درێژکردنی دەستی دۆستایەتی بوو لە گوندەکان لە ناو شار. ئەوەی کە کردیان کەم نەبوو و مایەک و بناغێکی پتەویان دانە لە نێوان هەرێمی کوردستان و کۆریا. پێش 2 مانگ لە واشنگتن بووم لە کۆنفرانسێک، یەکێک لە قسەکەرەکان لە پانێڵەکان ئەفسەرێکی پایەبەرزی هێزی زەیتون بوو کە لە هەرێمی کوردستان بوو. یەکترمان ناسیەوە و دەمەکی خۆش قسەمان کرد و یادیگار و بیرەوەریە کۆنەکانمان باس کرد. ئێستاش کە ئەو پرۆژانە پێشکەش دەکرێتن بە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان و بنیادنانی ئەو کۆمەلگایە لە دارەتوو، جێگای دەستخۆشیە و جێگای سوپاسی هەموو لایەکمانە، وەکو تاکەک، وەکو حکوومەت، بەڕێز جەنابی وەزیر ئاماژەی پێدا و هیوادارین کە شتی تریشی بەدوا بێتن. بە تایبەتی کۆیکە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لەو پرۆژانە و لە ڕووی پێشکەشکردنی خول و ڕاهێنان و ئێستاش شاندێکمان لە کۆریایە، شاندێکی بەرزی ئەکادێمی لە بۆ دامەزراندنی ناوەندی پەرەپێدانی کوردستان کە هاوشێوەی کۆریای
Development Institute KDI همان ناویش لخود اکری KDI Kurdistan Development Institute ئەوەش بە سوپاس و هەوڵوماندبوونەکانی بەڕێز کۆنسڵە لە دوو ساڵی ڕابردوو کە بەڕێزیان لە هەرێمی کوردستان بوونەوە ئیشی فەوق العادە باشیان کردیە تەواوکەری کاری و باری بەڕێزەکانی پێش خۆیتی بەڵام دوو ساڵی ڕابردوو جێپەنجەیان دیارە The last 2 years has been remarkable. I think your fingerprints are all over the place. We thank you for that. And we hope it will continue for years to come. لە کۆتایی سوپاسستان دەکەم سوپاسی کۆیکا دەکەم سوپاسی تیمی ئەندازیاری دەکەم سوپاسی بەڕێز کۆنسڵ دەکەم و جەنابی وەزیر بەڕێزتان و تیمەکەتان بەڕێز پارێزگا و ئەوانێک کە کۆبوونەوە هیوادارین کە پرۆژەی باشتر و زیاتریش بەڕێوە بیتن و ئەو دەڤەرە بەڕاستی شایستەوەی هەموو خزمەت گوزاریی پێ بگاتن هەروەکو ئاماژەم پێدا نەورۆزی ئازادی لە ساڵی هەفتاد لێرە سازدرا کە ڕۆژێکی خۆش و ڕۆژی سەرکەوتن و ئازادی گەلی کوردستان و ئەو کاتە دووبارە بە خێربێن و سوپاسی هەموو لایەکتان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز سەفینزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وتاری بەپێزی بەڕێزیان لە ئێستادا بەڕێز جۆنگ جۆنیۆنگ بەرپرسی ئاژانسی کۆیکا وتارێک لە مەراسیمەدا پێشکەشەکات داوا دەکەین بەڕێزیان بفەرمێن زۆر سپاس بەینی باش Excellencies, ladies and gentlemen, it's an honor to be with you today of this important event. Among all the ceremonies that take place in Koika, for me, the kickoff, in other words, the launch ceremony, is always the best. As the saying goes, well begun is half done. Launching a project is never easy. But when it is officially launched with good preparation, we know it will move forward smoothly to its accomplishments. And I am sure that ours will do the same. Before talking about Koika and our project, let me first recognize a few names as a way of expressing our appreciation and gratitude to the people who showed great dedication and passion to our project to meet this important milestone. Ms. Shilan and Mr. Bashdar of the MOE, Mr. Redar and Ms. Nua of the DFR, and Mr. Rawand and Mr. Sabir from Daraktu district. On behalf of Koika, we would like to deliver our sincere gratitude to all your efforts and dedication. Okay, before I begin to introduce the project itself, please allow me to introduce our university briefly. I'm sorry, the presentation should become. And the Donghi University, located in the Busan in the Republic of Korea, founded in 1977, under the vision of Donghi Education Incorporation, established in 1966. So our mission has always been simple and powerful, to promote national prosperity through education. So as a project management consultancy, Donghi University brings strong experience in the international development cooperation in the 21 projects in 17 countries. With a special focus on 16 education initiatives spanning basic education, higher education, and Tibet program, fellowship program, and multi-sector program. زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر سانگ جۆنگ ئەی بۆ پرێزنتەیشنی بەڕێزیان ئازیزان ئامادەبوانی هێژە بەشێکی تری ئەم مەراسیمەمان داوا دەکەین لە زۆر بەڕێز زەید خەمەوە بەڕێوەبەری پرۆژە کەوە تایبەت بەم پرۆژەیە پرێزنتەیشنێک پێشکەشەکات دەربارەی بنیادنانی ئەم پرۆژەیە با بەڕێزیان بفەرمێت Bayani Bash, Sabah al Khair, good morning. I still need to learn it in Korean, hopefully, while working together. I'll introduce ourselves. We're CAEB. We're an architecture engineering firm in Iraq. We have been one of the oldest architectural firms in the country since the 1950s that is continuously working in Iraq and Kurdistan. And we have a long expertise in designing educational facilities, whether schools, universities, or training centers,
and we have a lot of them that are actually in Erbil. Now, next. All right. So our team is a whole team from architects, structural engineers, mechanical, electrical engineers. Basically, we cater all the design that is needed for such projects. And a lot of us, that are actually their master studies or PhD studies are specifically in educational centers. And these are a lot of our projects in the past 15 years that are, we have a long history or record of more than 120 schools that are actually designed and executed in Kurdistan. زۆر سپاس بۆ بەڕێز زەید خەمۆ بەڕێوەبەری پرۆژە بۆ پێشکەشکردنی پرێزنتەیشنەکەی. ئازیزان و ئامادەبوانی هێژە لە بەر لە کۆتایی بەڕێز و پێزانینی زۆرەوە بانگێشتی جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئالان حەمەسایی دەکەم. ئەو پرۆژەیە لە سەر ئەستۆی ئاژانسی کۆیکایە کە ئاژانسێکی فەرمی دەوڵەتی کۆریای باشوورە لە هەرێمی کوردستان و بە بەهای 12 ملیۆن دۆلارە پرۆژەکە سنتەرێکی ڕایانانە کۆمەڵگەیەکی پەروەردەیە نوێژەنکردنەوەی دە قوتابخانەیە و کتێبخانەی زەیتونێ منداڵانی گەڕەکی دارەتۆ ناوەتی یا سوودمەند دەبن. ئەمڕۆکە بەردی بیناغی دوو پرۆژەی زۆر گرنگ لە شاری هەولێر لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دانرا لە شارۆچکەی دارەتوو کە ئەمە خۆی لە خۆیدا گرنگجێشتی تایبەتە بەو شارۆچکەیە کە دەدرێ و لەلایەن وڵاتی کۆریا لەلایەن ڕێکخراوی کوێکەم بە دەستخۆشیەوە سوپاسیان دەکەین کە بەردی بیناغی قوتابخانەیەکی نمونەیی دانرا لەگەڵ سنتەرێکی ڕاهێنان و گەشەپێدان لە بۆ مامۆستایان کە خۆی لە خۆیدا کاری پەروەردەیی ئاسانتر دەکا لە بۆ مەسائلی ڕاهێنان. بەڵێ سەبارەت بە نەوژەنکردنەوەی قوتابخانەکان ئێمە پلانێکی تایبەتمان هەیە
بە نوێژەنکردنەوەی قوتابخانەکان کە لە بەڕێوەبەراتی بیناسازی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر پلانی بۆ دانراوە. ئێستا دەرخستەکان ئامادەنە، تەنها ماوە هەندێک ڕەزامەندی دارایی بۆمان بگەڕێتەوە تا بتوانین کاری لەسەر بکەین. سەبارەت بەکردنەوەی قوتابخانە لەم ڕۆژانەدا چەندین قوتابخانەیت کە دەکەوتە بواری خزمەت بۆ قوتابیان کە کاری لەسەر کراوە وەردەگیرێن. سەبارەت بە بابەتەکانی تکری کە پێداویستی بینایە قوتابخانە، ئێمە لە شاری هەولێر پێویستمان بە قوتابخانەیە کە خاستن لەو گەڕەکە نوێیانەی کە کراینەوە. پلانمان بۆ دانانە زەویشمان بۆ تەرخان کردووە. ئێستا لە پلاندایە کاری لەسەر بکەین قوتابخانەی نوێ دروست بکرێت. Sector of education in Khoika is one of the main pillars we value the most. In Kurdistan, for the last 20 years, we had over 10 education projects, which is 50% of all the projects we ever had. So education in Kurdistan is the most important sector for Khoika. Among all the ministries we work together in Kurdistan, MOE is the top ministry that we had the most projects. From now, before, and even in the future, we will develop and excavate more projects, programs, to make sure that the children in Kurdistan receives proper education. بێگومان ئەمڕۆ دانانی بەردی بناغی کۆمەڵگەیەکی پەروەردەیی لە شارۆچکەی دارەتوو و هەروەها نۆژانکردنەوەی قوتابخانەکانی زەیتون لە تەواوی هەرێمی کوردستان و هەروەها سنتەرێکی ڕاهێنان لە هەولێری نوێ. بێگومان تێچووی پرۆژەکە 12 ملیۆن دلار لەسەر ئەرکی حکوومەتی کۆریا و ئاژانسی کۆیکای کۆری. بێگومان پرۆژەکە لە ماوەی 2 ساڵ کارەکانی تەواو دەکات. سەرەتای ساڵی 2026 دەست بە دروستکردنی کۆمەڵگە پەروەردەیەکەی ناحیەی دارەتوو دەکرێت و ئەو پرۆژەی کە لە ناحیەی دارەتووە تێچووی 5 ملیۆن دلار لەگەڵ 5 ملیۆن 400 هزار دلارە بەدڵنیایەوە لە قۆناغەکانی داینگە تا دەگاتە قۆناغی ئامادەی تێدا وجودی هەیە و ئەوەی زۆر گرنگە لەم کۆمەڵگەیەک دەتوانین بڵێن ژیری دەستکرد تێدا بەرجەستە کراوە و هەروەها کۆمەڵگەیەکی حکومیە تێدا تەواوی ئەو قوتابیانی کە لەم سنوورە بوون هەنە ناویان وەردەگیرێت.